وەکو دیار لە کۆمبوونا سیهی پێنج لە وەزارەتە پەروەردە هەندێک بڕیار هات نەدان و هێدی ئەو بڕیاری گەنە نافناوەندی خوێندنێ بۆیە هەندێک و ڕێکخستنەکە جوانتر لە پرۆسا پەروەردە بێتەکردن و مەبەستە سەرەکیش پێ ئەو بوو و خوێندن لە هەیڤانە دەست پێ بکات وەکو دیارە بڕیارە هاتیێدان لە چاری نەهدێ دەرگای خوێندنێ یان کوناوەندی خوێندنێ هێنەوەکردن بۆ قوتابیا و خوێندن دێ بشێوەیەکی ئاسایی پڕێ بچیت مەبەست لە دانانەوە بڕیانە و یان دەرێخستنەوە بڕیارە بۆیە هەندێک بوداک و ئەو دەمێ قوتابخانە دەست پێت کە تو زەنگە قوتابخانە لێ دەتن مامۆستا و ئیدارە قوتابخانە نەمینتە دانانە جەدوەلێ و تەوزیعکردنا پەرتۆکە و نەبوونە مامۆستای وانە بێژ و نەبوونە مامۆستای میلاک و فەڕا دروست بی بالمەدرسێ ئەوە هەموو بۆیە هەندێک بوونداک و دەستپێکە دەوامێدا قوتابی یەکسەر دەست بە خوێندنێ بکەتن و دەرس بهێنە خوێندن یەک لەوە بڕیارێ زۆر گرنگ و کە جێ خۆشحالیامە بوو ئەو بڕیار بوو کە ئەزمونێن دەورێ دوێ هینانە پێشت ئەف ساڵەدا ئەویش مەبەست بۆیە ئەندێ بوو داک و زوو ساڵانویە خوێندنێ بە کۆتایی بێتن و کارگەریەت قوتابخانە بۆ ساڵە داهاتی ئامادەکاریە بکەن